جاران لە دیوەخانە لەبەر چرا دانیشتین کەم یا زۆر بیرمان دێ ئەوانەی کە تەمەنیان لە ئێمە زیاترش ببیریان دێ لەبەر چرایەک لەبەر فتیلەیەک کارەباش بە پێی پێویست جاری وا هابوو نەبوو لە دەشتا بوو یا لە شوێنێکا بوو کارەبای بە پێی پێویست نەبوو دیوەخانمان جوان نەبوو دیکۆراتی نەبوو هەنێ ماڵ هەبوو سپیکاریش خانوەکەشی سپیکاری نەکرابوو ئەگە سەقفەکەی سپیکاری بووایە و مواسەفات بوو بەڵام تەماشا دەکەی گڵۆپەکانمان وەکو گڵۆپی ئێستا جوان نەبوو دیوارەکانمان عەرزەکە فەرشەکە سەقفەکە جلوبەرگەکانمان هیچی وەکو ئێستا جوان نەبوو بەڵام تەماشاکەی ئەو خەڵکی کە دانیشت دڵخۆش بوو ئێستا مۆبایل مەجلیسی بێتام کردووە دانیشتنی بێتام کردووە دیوەخانی نەهێڵاوە بەداخەوە دەبینیت ئەو خەڵکی کە دانیشتۆ دڵخۆش نییە هەرێکی مەشغوڵی شتێکە هەرێکی مەشغوڵی ئەوەیە ئەگەر نیم سەعات مۆبایلەکەی لێ بسێنی بڵێ ئەو مۆبایلم بەرێ ئەلەو دانێم سوێن و قاقسەی پێ ناکرێ زۆربەی هەر عاتڵە بێتاوە تاقەتی هیچ نامێنێ ئەوەندە ئالوودە بووینە دەمەتەقێ و خۆشی پێکەنین نەما جاران کە گەنج بنیا مناڵ بووین گوێمان لە کەسە بە تەمەنەکان دەگەر لەگەڵیان دانیشتن قسەی خۆش سەحبەت پێکەنین کێ باسی تەماحی دەکرد هەر باسی جارانی خۆیان باو باپیری خۆیان دەکرد خەڵکی مرتاح بوو سپاسی خۆیان دەکرد بەڵام ئەمڕۆ دەبینیت خەڵکی نامرتاحە بۆیە تەکنەلۆژیا پێشکەوتن دەوڵەمەندی خۆشی و شادی بۆ ئێمە نەهێنا ناوەڵڵا دڵمان خۆش نییە هەمومان کێشەمان هەیە کەم یا زۆر کێشەمان هەیە نەشەو چەرەمان وەک ئێستەوا بوو بەڵام دڵمان خۆش بووە تا درەنگێکی شەو قسەی خۆشمان دەکرد باو باپیرمان قسەی خۆشیان دەکرد خەڵکی دڵی لە ئاستی یەک ساف بوو ئێستا بەرامبەر یەک دانیشتن ڕقیان هەیەکە ئێستا دانیشتۆ قسە ئەکەن بە یەکەوە ئەو حەزی لە قازانجی ئەو نییە وش حەزی لە قازانجی ئەو نییە زۆربەی خەڵکی وای لێ هاتووە دڵسافی جاران نەما ڕاستەکەی خەڵکی دانیشی ئێستا دڵسافیەکەی جاران نەما نەبەخوا نەما ڕۆیشت لەگەڵ جارانە ڕۆی با ڕابردوومان لەبیر نەچێ کە دانیشی لە ماڵێکە میوانێکە دێ ڕێزی میوانەکە بگرە واز لە مۆبایلەکەت بێنە ناڵێم ئەگەر حاڵەتێکی زەرور بوو کێشە نییە بەڵام سەیکردنی فەیسبوک حاڵەتی زەروریات نییە تەلەفۆنێکت بۆ هات زەرور بوو جوابی دەرەوە بەڵام ئەوە زەرور نییە خەریکی یوتوب و خەریکی فەیسبوک و تیکتۆکی هیچ زەرور نییە ڕێزگرتن لە میوانەکەت زۆر زەرورترە لەوە پیاو بە وەکو باو باپیرت پیاو بە خزمەتی میوان کە ڕێز لە میوان بگرە ئەو کاتە ئینشاڵڵا دڵخۆشە بین بەڵام جاران تەماشا دەکەی دیوەخانەکانمان پەرپوت بوو بەڵام دڵمان خۆش بوو ئێستا دیوەخانەکانمان جوانە و دڵمان خۆش نییە دانیشین کێشە و مشکیلەمان هەیە باسی ئەمەکە و ئەوەکە دەکەین باسی ژیانی ئەمەکە و ئەوەکە دەکەین باسی زەوی دەکەین باسی ئافرەتە باسی پیاوە باسی ئەم شتانە دەکرێت تەواو تەماح کە باسی ئەم شتانەش کرا بێگومان ئەو مەجلیسانە بێتام دەبێت ئێستا زۆر لە نیعمەتین الحەمدوللا نیعمەت زۆرە بەسەرمانەوە بەڵام بەخوا تەنها کێشەکەمانە دڵمان خۆش نییە چونکە دەمانەوێت بە خەڵکی بگەین دەمانەوێت زیاتر کۆ بکەین و میراتەکەمان زیاتر بێ ڕۆژ بە ڕۆژ میراتەکەمان زیاد بکەین ئەو میراتێکە بۆ بووکو زاوا جێمێنێ بۆیە خەڵک جاران دڵخۆش بوو لە دیوەخانەکان ئێستا خەڵکی دڵخۆش نییە بەخوا کەم یا زۆر جاران خەڵک زۆر دڵخۆش بوو ئێستا دڵخۆشیەکەت کاتیە گە دڵخۆشیش بی کاتیە لەولاوە هەواڵێکی ناخۆش دێ دێتە سەر سەفر